ئامانجی سەرەکی ئێمە لەکردنی ئەم جۆرە فیستیڤالانە ناساندن و بە بازاڕکردنی بەرهەمە ناوخۆیەکانە هەڵبەتە ئەمە ئێمە هەر وەرزە و فیستیڤالێک ئەنجامین ئەمەش فیستیڤاڵی پاییزەی بەرهەمە ناوخۆیەکانە کە ئەم ساڵ ئەم وەرزە لە ناو کارگەی جگەرەی سلێمانی کردومانەتەوە کە ئێمە ڕۆژانە لە کاتژمێردەی بەیانی بۆ 10 شەو لێرە لە پێشوازی میوانەکان نابین. ئەمڕۆ یەکەم ڕۆژی فیستیڤاڵە ئەمڕۆ 29 مانگ ڕۆژی چوارشەممە هەتا ڕۆژی یەکشەممە سێیدا تا سەعات 10 شەو ئێمە لێرەی. ئەم فیستیڤاڵانە ئەبنە هۆی ئەوەی کە کێشەی بە بازاڕنەکردن چارەسەر بکەن. لێرە زۆرترین بەرهەمی ناوخۆیی لێرە بە بازاڕ ئەکرێ. خۆشبەختانە خەڵک زۆر بە پەرۆشەوە هەر کاتێ کە نزیک وەرزی تازە ئەبێتەوە بە پەرۆش و چاوەڕێکردنەوەی ئەم فیستیڤاڵانە ئەکەن. ئێمەش بەپێی وەرزەکان ئەم فیستیڤاڵانە ئەکەینەوە بە حکمی ئێمە لە هەر وەرزێکا و جۆرە بەرهەمێکمان هەیە. ئێستاش لە وەرزی پاییزە بەروبوومی کشتتوکاڵی هەنار گوێز بەرهەمەکانی تر سرکەی ترەیە ڕووبە هەنارە ئەمانە بەگشتی لە وەرزی پاییزان و خەڵک ڕغبەتێکی زۆری لەسەر دێنە ئێرە و ڕاستەخۆ لە دەستی وەبەرهێنەوە ئەیکڕن. بەڵێ هەموو فیستیڤاڵە کاریگەری خۆی هەیە. ئەو کەسانەی کە ئەتوانن جێی خۆیان بکەن و ئەتوانن لێرە شتەکانی خۆیان عەرز بکەن شتەکانی خۆیان پێناسە بکەن و بیناسیێنن بە هاوڵاتیانی خۆمان. ئێمە وەکو خۆمان وەکو کارگەی چکلێتی ئاری چکلێتەکەی چەمچەماڵ و لەگەڵ شکری کوڵاوی بتوێن ئەمانەمان هەیە خۆماڵیە. چکلێتەکە لە میوەی و شکراوە دروستەکرێ بە پێنجتان بە قەزوان بە مێوش بە هەنجیر بە فستق بە قەیسی تامێکی سروشتیە لە میوە شکراوەیە لە ساعت 10 شەکرە شکری زۆر کەمە و هیچ زەرەر و زیانێکی نییە.